باشە سات و دەمێدی لەوێ بوو ئەو مەڕی ئەو بزن گەلەیوە نەبوو گەدە دۆشی باشەکە ئێوەش بێدی بکەن ئەوان دێن خوا بەڕازە هەری نێوچون لەبی چۆتەوە ماشەڵڵا کوشتێکی بێڕەزای لە بۆ پەینی دروستکردنێ ئەشە دەمابیدا چاو چاو دەست و پەنجانی وەڵڵاهی دەستانی چەپەڵۆکت پێدادا هەڕاست دەقڕێ دەشی ئیوە ئەرێ وەڵڵا جاوە تووڕەنە تووڕە بێ قەناعەت بێ مەتیقی ڕاستە لا هەلا دەکا بەفی وارێکات ئەرێ وەڵڵا بە چەپەڵۆکات ئەدەی ئێستاوە پەنیرەکەت دروست کرد دەی بە نەشوێ ئێستاوە بۆ فرۆشنیە جاوە باشە باش ئێستا ئەوە تەواو ئێستا بۆ فرۆشنیە ڕاست لێ دەکڕم کیلۆی بە چەندە خوا بەڕاستە ما شتێکدانێ لە بۆ مە دەدێ با بەشە ئەوڵا هاتبوو بە 1000 دا بۆ بۆمە بۆ 10,000 ڕووناک وەڵا ئەوە تا خەبەرمەیە ئەرێ وەڵا چاوی دەکە ئیسا بۆ خوشکێ منە وەرە خوا بە قوربانت بم لەو زمانەیدا خزمینەکە ماڵە خۆت کرد ماڵە باب نامێنن بێگانەتێت لێ دەکەن پەنیری گۆڕبۆتی کورە کاچی من بۆ کوڕی خۆوە بۆ کوڕی خۆی ستات و بوا دەکەن ماڵ و خەرانە بێت کاکە بە چەندیم دەدەنێ بم دەنێ هەموو لێ دەکڕم بە 12 وەڵڵای پازدان دەدەمێ سوورێ خۆنی فەقیرە ئەرێ سوورە باشتێکی دیکە پێ بڵم کاکە سوور ئەوە وێنجە یان گیای کوێستانەوە ئەوە جای کوێستانەوە گەنەمەی پێ دەڵێن گەنەمەی خوا بەڕاستە لێ نادڕێی ئەگە خۆی دەڵێن دەدڕێی دەدێ عیمانی پێ دەدڕێ زەلا ئینسانی پێ نادڕێ جا باشە ئەو فەنیرە ئیمەڕانە یان هەری بزنانە ئیبزنانە ئێمە ئیبزنان بەتامتر لێ مەڕێ ئێستا بووم هەیە ساوەتی وا لێک لێ بخۆم ئەوە ئاوری زۆر دەوێ پەنیرەی مەسەن لەگەر ساوریدانی باشە تا زیاتری بخڵێنی چاترە ینی وا ئەو بانیان زۆڵ دەسن لە بۆی شە جاوەستاوە لە ژنێ پرسە دەڕێ جا باشە پەنیر چێکی لێ نازانێ زەحمەتی زۆر دەوێت جا تخواک نعنێ بە 10,000 ئەوە نازانێگەر وەڵڵاهی ئێستا بێ ئەوەی پێ دروست نابێت شەمەڕە شێمە هەروە دەکات علیقاندا کابانە دێ بابە بەڕاستە خۆی دووگۆترێ نییە ئەدێوە بۆنی ڕۆچی لێ ناوە دەخۆمە میوانی وەی ڕێ ئەیوان بانگوێ ڕشتی چۆنە بوو بانگوێڕش خوابی کە بۆ خاتی گەورەی خۆ ئەو ساڵ باگوێر هەر نەبێ نەبێ نەبووە ئەلحەمدولیلا ئەدێوە وا سێمانە چۆتە گوێ سێمانی وەنێنی سێمانی ماڵەمانی سێمانە خوا بەڕاستە هێشتا نەگەشتوێنەوێ ماڵی سێمانی دەڵەن بێدێ دەکەن نەبووە ئەدێوە خزمی دە شاری زوزونانەکن و کی هەیە بە زۆری دێ پەنیری زۆر دەخوا کی هەیە دادەی بابا هیوا هەیە جا باشتێکی دیکەت پێ بلێم حەوڵا قایدی خۆن دەبی میوانەکە نادبوو دەیگون پەنیری وەک برنجی دەخوات کوڕەکەی دەستم کە دی باقی میوان ناخورێ بابە پەنیر دەیگو ڕاستی وا دەکرد قەزەڵ قۆتی بێ وەزان پێ بوو هەمزە سووری مەبووە هەمزە سووری مە هەر هیندی بێویژدانە ماشەڵڵا دەوەڵڵا پێم خۆشە جاو پەنیرێمو لە بۆ مەدانێن باشە نەیفرۆشن لە بۆ خۆی دەبینەوە تامی خۆشە چەقم لەو بێنە چەقوی دەدی مات خرانێ ئەوەی ناخۆم نایوە بەعبە دەڕێخێنی پیاوە بێنە ئەوە چەقو زانتامی چۆنە خزمینە دەگەی بەخوا خۆشە بەخوا بەتام و خۆشە یاڕێبی دەست و نەرژی خۆشە وەڵا ناحەق نیەدا لەت کەچی لە بۆمە بەڕێکە هەر لە بۆ خۆ دەخۆ وەڵا بێت نادەم دەبێ هەرمو بینێدی نا ئەوە زگ دۆشەکی بەوا خۆشە هەر لە بۆ خۆ باشەوە خوێی کەمە خۆی نەکردێستا ئەجەکەی خۆی دەکەن گەلتەوە بوونی دەوزەران خۆی لێدی خوا بەڕاستە زۆری خوێ لێ نەدەن والله ئەوە دەرخوادی هەمزەنی ڕاشەپڵی دیدا هەمزە سووری ئەگەر خۆی کەم بەخوای بەتامەدەن جا خۆشەویستانە زیزان لەو پەنیرەی بخۆن پەنیرێ دەستی ڕووناکێش دەرد و بەڵاو هەردیسی دەدەستگیدا نامێنی قەناعەتم پێ بکە حەسەنی مەدەڵێ 3 ڕۆژە قەبزە وەڵی لەو پەنیرەی بخوا ڕاست چا دەبێت ئەرێ وەڵڵا ڕووناکێمە جاوە پیر بووە ئەوە غەمینی 100 نەفەریە قەناعەتم پێ بکە جارێوە هەرتێکرا دەبزنی هێری وا دۆشیون ئارێ وەڵڵا وەک مۆزەخەی وا ئیوەێ وەڵا جا ساواری بەدەستی خۆشە دۆکڵی بەزڕە پنجێ زا من ئەوە دەڕۆم
بۆکن خاڵە سوورەی دادەنیشم ئەوە ئیشی خۆ بکەن و جامەوە لەکن سوورەی دانیشتوم بەڵێ فەرموو. سوورەی گیان بەڵێ. وەرە لا چون لەوێ لا خاڵنی وەرشیوم لە ناوەشی خۆ توا بەڕاستە شێوە دێ ناون ئەی هاوارە دەبوو باگم ناکەی ماڵت خەرانە بێرێ وڵا فاکەم گیرم دەکەم گیری والله شێوەی زەری کردینەوە دادەی دەی وەرەمەوەی وە لێت نەسووتێ سەرت داقڕێ دەدەی بزانمە تامە ئەو بڕۆنەکە لەو لێ ناوە نەخێ بەڕۆنەکەمان لێن وا بەڕاتە یجدووە تامە خوا خۆشە بتامە ئەرێ وڵا بەخوا خۆشە ها زانکە بانە سوێنە ئەجێ وەچیە تەماتەیە تەماتە دادەی بەڵێ جا خۆشەویستان ئەزیزان تام و بەرامێکی هێشتیوانیە جا نان لە کوێستانێ دەخورێ ئەرێ نێوم لە بیرچوویەوە نازە نازەخان بەڵێ ئەوە تو لێ ناون بەڵێ من لێم ناوە دادەی چاو تەماتەی خۆوەڵاتی لەو تەماتێ بخۆ مەعیدەت نا هەر هەمانێک دەبێت داوە بۆ نەخۆشی کۆڵۆنی باشە والله ئەوە تەمام حەسەنی مە کۆڵۆنی بۆ شوربە شتێکی لەوەی خوات عەلەمی لێنەما ئەرێ وەڵا دە باشە باشە باقەسان نەبن ها بەخوای بەتام و خۆش ها دەبێ پیش نەبن باشە ئەرێ وانێ کە ئەوە تا چەندت خوێندووە تا پۆلی حوتم هەیە پۆلی حەوت بەشوێ بساڵ دەرچم بۆ هەش واز نەکەوێ دەبێ تا چەند خوێندووە تا هەست دەرچم بۆ هەش وازم هەیە ئێستا واز دێناوە بەڵێ تا وازم هەیە ئەدی ئیش و کارەکانە هەرە تو دەکەیان ناوەڕا لەگەڵ داکم خوشم کار چەند خوشکت دەگەڵت یەک خوشکم لەگەڵ ئیشان تێک دی نابەستن نەخێر ئەنی ناڵێت تو هەڕوێ دیکە تو بەی ناوەڕا دەڵێت فێکەوە ئیشەکان دەکەی خوا بەڕاست ئێستا تو ئەوڕۆ مەسەنە ئیشت چت کردووە ئەوڕۆ ئاه ماڵم خاوێن کردەوە شێوم لێ ناوە بزمان دۆشیوە پێ ناچی زۆر بچێ بەرتاوێ بەک بێرە ئیواسپی سەڵۆکی پێ ناچی بچێ بەرتاوێ هەر ڕووناکێمەیە دەستە بەستاوێت دوستا هەموو قەڵش بوون ها بابا دەچم ئێ، بەڵام ئەتو- کەمیس زیاتر چی شەکت بەکاردێنی لێرە ئیشەکانت چن لێرانە ها ماڵ خاوێن گەسکە دەکەینەوە ئێ شێو لێ دەنەین شێو لێ دەنەین. دۆشین ئێ پنیر چا دەکەین ئەو ئەلحەمدولیلا ئیشانە ژانی ئێرە پێ خۆژانی شاری ئێرە خۆشتر نییە ئێرە خۆشتە گەرمایی نیە ناڵە کارەبا کوژا بڕۆن زۆرجەی هەڵدەنەوە وا بەڵێ زۆر فێن کەیرانە الحەمدولیلا پێم خۆشە دە باشە خواراوەستاوەت یا منەوە خزمان بەسەر دەکەم و پێ چۆنە حبینی نیوڕۆ نامێنینەوە تەکلیفان نەکەی بابانی بەخوای نامینیەوە بەخوای نامینیەوە بەخوای نادەڕۆین بەسەری